پشتیوانم بێ سەر و شوێنە کوڕە ئەوەن کوڕەکەنچەمە بوو. ناسۆری کۆچی هاوڵاتیان و گەنجانی هەرێمی کوردستان و بوونە قوربانی ڕێگای هەندەران بەردەوامە کە سوکاری بەشێک لا بێسەر و شوێنانی ڕێگای کۆچ لا دەڤەری ڕاپەڕین دەڵێن لە بێسۆراغی ڕۆڵەکانیاندا ماونەتەوە و تاکو ئێستاش چاوەڕێی هەواڵێکی ڕۆڵەکانیانن. ئەوانە ئێمە بێکبوون لە تورکیایەوە بۆ ئیتالیا 7 کەس بوون لە ئیتالیاشەوە بۆ فەڕەنسا تا ویستیان بگەنە بەریتانیا بوونە 10 کەس لە ڕێگا بڵین گروپ یەکتریان ناسی و ڕەفیق و خزم و دۆست و برادر کۆبوونەتەوە هەر 16 جەنازەکەی کە بەوانیشەوە هەمویان گەڕاونەوە. براکەی من و دوو هاو نیشتیمانی ترمان بێسەر و شوێنن کە بێسەر و شوێن دیارنی گەنج نەیتوانێت کارێکی بوو مەعیشەتێکی بێ بتوانێت هەلانی کەم خۆی پێ بژێنێ. براکەی منیش وەرزشکار بوو یەکێک لە هۆکارەکانی تری کە سەفەری بۆ کردووە دەیویست گرنگی بە وەرزشەکەی خۆی بدە. نا والله هیچ سۆراغێکی نیە لە هیچ شوێنێک هیچێک سۆراغێک لە هەر لێ شوێنێک بێ کوڕە ئەوەن کوڕەکەنچەمە بوو هەموو شتێکم پشتیوان. بەپێی ئامارێکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان تەنیا لە ساڵی 2022دا 19,200 کەس لە هەرێمی کوردستاندا کۆچیان کردووە. لەو ژمارەیە پشکی شێر بەردەڤەری ڕاپەڕین کەوتووە کە 2300 کۆچبەرن لە نێویاندا 29 کۆچبەر بوونەتە قوربانی. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت هۆکاری کۆچی گەنجان بۆ بڵاوبوونەوەی زیاتری نادادی و بێکاری گەنجان و خەمساردی حکوومەت لا دابینکردنی ژانێکی شایستە بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە. دیارە لە کۆی 19,200 هاوڵاتی هەرێمی کوردستان 2300 هاوڵاتیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە. ئەم دەڤەرەی کە هەمیشە لە ڕووی قوربانیەوە لە ڕووی کۆچەوە پشکی شێری بەرکەوتووە. لەو ئامارەی کە ڕامانگەیاندووە لە هەرێمی کوردستان 29 هاوڵاتی کە بەشێکی زۆری گەنجە بوونەتە قوربانی لەم ساڵەدا. لەو 29 هاوڵاتیە حەو کەسیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە بەداخەوە. دیاردەی کۆچیش بۆ خۆمان دەزانی هۆکاری هەیە. دیارە هۆکاری سەرەکی ئەمە کە باز لە هەرێمی کوردستان بکەین هۆکاری یەکەمیان بێکاریە. نەبوونی هەلی کاروای کردووە گەنج هیچ ئومێدێکی نەمێنێ. ئێمە لای هەمومان ڕوونە گەنج پێویستی بە ژیانێکی شایستەیە لانی کە وەکو مرۆڤ بژی. بەڵام ئەوەی دەیبینی لە هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژ قەیرانی داراییەکان قەیرانەکانی ترکەڵەکە دەبێت وا لە گەنج دەکات بێ ئومێد بێت. هاوڵاتیان و گەنجانی هەرێمی کوردستان لە پێناو ژانێکی شایستە و ئایندەیەکی ڕۆشن کۆچ دەکەن بەڵام زۆر جار ناگەن بە هیوا و ئاوەتەکانیان و دەبنە قوربانی ڕێگای هات و نەهات. بەڵام تا ئێستاش ئەم مەرگە ساتی کۆچە ژانی بەدڵی بەرپرسان و کاربەدەستانی وڵات نەگەیاندووە. هەر بۆیە تا ئێستا هیچ پلان و ئەجێندایەکیان نییە و گەنجانی وڵاتیان داوەتە دەست قەدەرێکی نادیار. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.